بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست 200 ملیارەکەی بەغداد گەیشتە هەولێر. وەزارەتی دارایی حکوومەت هەرێمی کوردستان ڕایگەاند ئەمڕۆ 200 میلیارد دینارەکەی بەغداد گەیشتۆتە لقی هەولێری بانکی ناوەندی عێراق و خراوەتە سەر هەژماری حکوومەت هەرێمی کوردستان. 25 پەرلەمانتاری کوردستانیش داوا دەکەن بەگەیشتنی ئەو 200 میلیارد دینارە لێبڕینی موچە کۆتایی پێبهێنرێت. ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر ئەوە دەکەین حکوومەت ئەو 200 میلیارە چی لێ دەکات، ئایا لێبڕینی موچە کۆتایی پێدێنێت؟ لەگەڵمان حکوومەتی عێراق 200 میلیارد دیناری بۆ حکوومەتی هەرێمی کوردستان نارد. بەشێکیش لە پەرلەمانتارانی کوردستان داوا دەکەن حکوومەت لێبڕینی موچە کۆتایی پێبێنێت. وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم بڵاوی کردەوە ئەمڕۆ یەکشەممە کاتژمێر 2 پاژنیوەڕۆ یەکەمین بڕەپارە لەلایەن حکوومەتی فیدراڵی عێراق کە بڕی 200 میلیارد دینارە خرایە سەر ئەژماری وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێم لە بانکی ناوەندی عێراق لقی هەولێر. هەرچەندە پارەکەی بەغدا گەیشتووە بەڵام تاوەکو ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لێدوانی نەداوە پارەکە چی لێ دەکات. هەر سەبارەت بە گەیشتنی 200 میلیارد دینارەکە 25 پەرلەمانتاری کوردستان ڕاگەیاندراوێکیان بڵاو کردەوە و داوا دەکەن حکوومەت کۆتایی بە لێبڕینی موچە بێنێت. لە ڕاگەیاندراوی ئەو پەرلەمانتارانەدا هاتووە لە بڕیارەکەدا حکوومەتی عێراق باز لەوە دەکات ئەم بڕەپارەیە بۆ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دەبێت و نابێ سەرفکردنی بۆ هیچ بوارێکی دیکە بێت. لە بەشێکی دیکەی ڕاگەیاندراوەکەیاندا ئەو 25 پەرلەمانتارە جەخت دەکەن لەسەر پێویستی پابەندبوونی حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق بە یاسای بودجە بۆ ساڵی 2021 کە ئەرک و ماف و شایستەدارایەکانی هەرێمی کوردستانی تێدا جێگیر کراوە. حکوومەتی هەرێمی کوردستان لە مانگی 6 ساڵی ڕابردوودا لێبڕینی موچەی داهێنا و تا ئێستاش بەردەوامە. بە گوێرەی زانیاریەکان لەو کاتەوە تا ئێستا حکوومەت 1 تریلیۆن و 835 میلیارد دیناری لە موچەخۆران بڕیوە. ئەمە جگەلەوەی موچەی 7 مانگی ساڵی 2020 نەدا کە بڕەکەی 6 تریلیۆن و 265 میلیارد دینارە. بەرپرسانی حکوومەتی هەرێم لە ماوەی ڕابردوودا هەڵگرتنی لێبڕینی موچەیان بەستبووەوە بە ناردنی پارەکەی بەغدا. ئێستاش کە پارەکە گەیشتووە نازاندرێت لێبڕینەکە هەڵدەگرن یاخود نا. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میاندارێک لە بەڕێزان سەرکەوت شەمسەدین ئەندامی پەرلەمانی عێراق لە ستودیۆی سەرکی هەروەها لە ڕانیەوە دکتۆر ڕزگار قادر ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری کوردستانمان کردووە. سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاک سەرکەوت بە خێرمێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. ئەو 200 میلیارەی کە ئەمڕۆ گەیشتۆتە هەولێر هیچیە و چی لێوە سەدێت؟ بەڵێ سوپاس بۆ ئێوە کاک حەکیم بۆ پەیام بۆ دەرفەتە. طبعا لە پێی یاسای بودجە 2021 هەر پارەیە کە لە حکوومەتی عێراقیەوەیەت ئەو پارە ئیلزامی تایە کە ئەبێ بۆ موچە سەرف بکرێت. بڕی 200 میلیارد بێت یا 300 میلیارد بێ هەرچەندە بێ بڕاکەی هەرچەندە بێت یەکێک لە ئیلزامەکانی ئەوەیە کە ئیلا ئەبێ بۆ موچە سەرف بکرێت. یعنی لە یاسای بودجە عێراق بەنەس هاتووە. بەڵێ بەنەس هاتووە کە ئەبێ هەر پارەیە کە لە حکوومەتی عێراقیەوە وەکو با بڵێن بەشێک کە ئەنێردرێ بۆ تەواوکردنی بودجەی هەرێمی کوردستان بێ ئەنێردرێت ئەبێ بۆ بودجە سەرف بکرێت. باش ئەواتە ئەم پارەیە کە نێردراوە ئێستا بۆ بودجە سەرف بکرێت. هەرچەندە کازمی ناوی لێ ناوە با بڵێن سولفە وەکو سولفەیەک بناردوێت وەکو شێوەزێ لە قەرز بۆ حکوومەتی هەرێم نێردراوە. ئەمە بۆ وایە کاک حەکیم لە ڕاستی ئەمە بێت یەک بڕ نەبێ بێ نزیکی ملیارێک زیاتر لە ملیارێک بۆ هەرێمی کوردستان بهاتایە. بەڵام بەهۆی ناشەفافی و ناڕازگۆیی و فێڵ فرتوفێڵی کابینەینەوە و بەردەوامیدان بە سیاسەتی فرتوفێڵکردن لە حکوومەتی عێراقی دەستگا فیدراڵەکانی عێراق تاوەکو ئێستا هیچ داتایەکیان دەست نەکەوتووە تا دای دروست لە حکوومەتی هەرێمەوە دەستیان نەکەوتووە دەربارەی داهاتی ناوخۆ، دەربارەی داهاتی خاڵە سنووریەکان، دەربارەی داهاتی نەوتیش. یعنی ئەو مەهزەلەیی دانیشتنەکەی ئەو ڕۆژەی پەرلەمان ئەو شەو ڕۆژەی پەرلەمانی کوردستان کە تا بەرەبەیان مابوونەوە
هێندەی تر بەرچە بۆ ڕای گشتی عراقی و بۆ حکوومەتی عراقی دۆخەکەی ئاڕۆسکە بێمتوانەیتری زیاتر دروست کرابێت بە حکوومەتی هەرێم بۆیە ئەمە کازمی ناوی ناوە تەنهاوەکو سولفەیەک ناوی ناوە تاوەکو ئەو بابەتی داتا و زانیاریە دروستانە گا بەدەست حکوومەتی عراقی تاوکێک لای بکرێتەوە بۆیە هیچ گرنگتێک نییە بەردەوام بێ ئەگەر بەبییرتان بێت ساڵی 2019 کە دوایەوە کە ڕێکەوتنەکە کرابوو لە مانگی ئەو بزانام 4 بوو لە بەرنامەیەک هاوشەوەی ئەمە گفت و باس لەومان کرد کە نزیکەی ئەو کاتە سەردەمی عەبدولمەهدی بوو 400 و شتێک ئەها بۆ هەرێمی کوردستان باسم کرد کە ئەمە ئەگەر هەیە بەردەوام نەبێ ئەگەر سیاسەتی نەوت هەرێمی کوردستان بەم شێوازی ئێستا بمێنێتەوە حکوومەتی هەرێم ئامادە نەبێت نەوتەکە ڕادستی سۆمۆ بکە فعلا لە 2020 تا بینیمان بە کاملی 2020 حکوومەتی عراقی چەندمانی کەم لەبێ هیچ پارێکی نەنارد و تاوەکو ئێستش ئەوە بە تەنها 2021 نیوەی زیاتری تەواو بوو لە بانگی حوتای تەنها 200 ملیاری ناردووە ئەمە هەمووی بەرەنجامی یەک شتە دەستبەردارنەبوونی پارتی و یەکێتیە لە سیاسەتی نەوت بە تایبەتی پارتی کە کۆنتڕۆلی سیاسەتی نەوتی کردووە لە پێنا و بەرژەوەندی کۆمپانیەکانی خۆیانە ئامادەن خەڵکی هەموو هەرێمی کوردستان ڕەجاڵ بکەن و برسی بکەن و حکوومەتی هەرێم ئەوەی تۆزە سومعەیە کە خەڵکی هەرێمی کوردستان هەیەکی لە بەغا نەیمێنێ لە نزیکەی تریلیۆنێک دینار و 100 ملیارێکەوە ئێمە دابەزین بۆ ئەوەی بۆ 500 ملیار دواتر بۆ 400 دواتر بۆ 300 ئێستا بۆ 200 ملیار لە حەو مانگ جارێک کە نێدراوە 200 ملیار بەزەوە غەدری بەغدانێک کە ئێمە پێشتر پێش فرۆشی نەوت مانگانە تریلیۆنێک و 200 ملیارمان بۆ داهات ئێستا 200 ملیار ئەویش بۆ مانگە هاتوو بۆ داهاتوو زۆر بەرچاوڕوونی نییە کە تاکەی بەرداوام دەوێت کاک حەکیم ئەو کاتە غەدری بەغدا بوو کە ئێمە شەفاف بووینە لەگەڵ بەغدا ئەو کاتێک کە نەوتەکە بەدەست ئیدارەی نەوتەکە بەدەست حکوومەتی عراقیەوە بووایە و کاتە ماوە بۆچی بۆ بەسڕەوە تەعامولەکە و بۆ هەرێمی کوردستان وا تەعامل ناکە ئەوە غەدری حکومڕانی کە پارتی یەکێتیە کە هەرێمی کوردستانیان بەم دۆخی ئێستا گەیاندووە ئێمە ئێستا لە عراقا لەبەرەوەی نرخی نەوت بەرز بۆتەوە کە ئێشتا نرخی با بڵێن بڕی هەناری نەوتیشی دیاریکراوە ناتوانێت زۆر نەوت هەنار بکە بۆ هۆی ڕێکەوتنی ئۆپێک پڵەسەوە کە حکوومەتی عراقی تقریباً بەم وەزعی ئێستەوە بڕوا کورتێنان نایەڵێت ئەوەی کە کورتێنان بوو لە بوجیا و قەرزیە کرد و بە کورتێنان نەبوو پڕکرێتەوە ئەو کورتێنانی نامێنێ بەڵکو زیاتریشی هەیە داهاتی زیادەی هەیە کە ڕەنگە دواتر بودجەی تەکمیلیەیشی پێ بێتە پەرلەمانەوە لەبەرەوەی ئێمە سعری نەوتمان بە 42 دلار بەرمیلە نەوت 42 دلار محسێب کردووە ئێستا نزیکەی 70 شتێک ئەفرۆشرێ لەبەرەوەی پەرلەمانێک هەیە مراقبە ئەکات ڕاقبەی داهات ئەکات مؤسسات هەیە دەوڵەت مؤسساتی خۆی بەڕێوە با بەڵام ئەوەی هەرێمی کوردستان هەم نرخی دلار بەرز بۆتەوە و هەم بەرهەمی نەوت زیادی کردووە هەم نرخی نەوت زیادی کردووە بەڵام دۆخەکە هیچ گۆڕانکارییان نهاتوە لەبەرەوەی هەتاوەکو نرخی نەوت بەرز بێتەوە حەجمی ئەو بڕێی کە کۆمپانیەکان تاڵانیەکەن کۆمپانیەکانی سەربەپاتویەکەی تاڵانیەکان حەجمەکەی ئەوان زیادەکە ئەوە پێت بە قسەی وەزیری نەوت خۆی ئەوە سەرچاو سروشتەکان کە لە 1950 داهات بۆ کۆمپانیەکانە ڕۆ بۆ مەسروفاتە ڕوا کە ئەوە لە دنیاە وێنەی نییە ینی لە فەنزوێلایکێکە لە وڵاتانەی کە زۆر گەندەڵە لە بواری نەوتە نێجیریایکێکتر لە وڵاتانە یعنی هەرێمی کوردستان ئەو هینەی هەر تێپەڕاندە ئەو سەقی بەتەواتی تێپەڕاندووە ئەگەر وڵات ویلایە هەرێمی کوردستان سەداری یەکەمی وڵاتە هەرە گەندەڵەکانە و بە تایبەتی لە بواری نەوتە سوپاس دەکەم کاک سەرکەوت کاوی تۆ ڕزگار سوپاس بۆ ئامادەبوونی بە ڕێزیشت دەمەوێت سەرنجی بەڕێزیشت بزانم سەبارەت بە گەشتنی 200 ملیار دینارەکە ئێستا کە 200 ملیار دینار گەشتووە هیچ پاساوێک ماوە بۆی کە لێبڕینی موچە بەردەوام بێت لە کاتێکە مانگانە 188 ملیار دینار لە موچە دەبرێت واتە 12 ملیاریش زیادە هاتووە لە لێبڕینی موچە بۆ مانگێک بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سەرەتا سپاس بۆ دەرفەتە و بە خێراتی میوانە بەڕێز گەشتان دەکەین و سڵاو بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان لە ڕاستیدا پێش ئەوەی کە ئێمە پێش ئەوەی کە 200 ملیارەش بێت پێم وایە کە هیچ پاساوێک نەمابوو بۆ مانەوەی لێبڕینی موچە ئەگەر بینەوە سەرەتای دەستپێکردنی ئەو پرۆژەیە کە بە لێبڕینی موچەی لە 21 دەستی پێکرد لە مانگی شەشی ساڵی ڕابردوو بوو پاساوەکە ئەوە بوو کە بڕی داهاتەکان ناگاتە بڕی پێویستی دابینکردنی موچەی کۆی فەرمانبەران بەڵام
کاتێک کە بەبێ ناردنی ئەو 200 ملیارش کاتێک کە سەیری داهاتەکانی حکوومەتی هەرێم دەکەی کە نرخی نەوت لە 42 دۆلارەوە بەرز بۆتەوە بۆ سەر و 75 دۆلار و لە هەمان کاتیشدا نرخی دۆلار بەرز بۆتەوە لە 120,000ەوە بۆ نزیکی 150,000 ئەمە وارەکات بڕی داهاتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر لەوە زیاتر دەکا کە پێداویستەکانی دابینکردنی موچە بۆ هاوڵاتیان بەو پەڕی تەواوی بتوانێت دابین بکات بەڵام من وەکو بەش بە حاڵی خۆم قەناعەتم وایە کە حکوومەت قەناعەتی بە پێدانی موچەی تەواو نیە بە فەرمانبەران و دەیەوێت تا بەو پرۆژە یاسایە کە ناوی ناو پرۆژەی چاکسازی و لە موچەی موچەخۆرانەوە دەست پێ دەکات لێەوە دەست پێ بکات و موچەکە بە یاسا ڕێک بخاتەوە لەو بڕ ئەندازەی کە ئێستا موچەخۆران وەریدەگرێت بە تایبەتێش هەندێک شەریحە لە کۆمەلگادا بۆیە لێبڕێنی موچە بەردەوام دەبێت ئەگەرنا پێش هاتنی 200 ملیارەکە بە سلفە بێ یاخۆت بە بەردەوامی بێت هیچ پاسایەک نەماوە بۆ ئەوەی کەەوە حکوومەتی هەرێمی کوردستان لێبڕێنی موچە بەردەوام بکات کە کاتی خۆی بۆ یەک مانگ بڕیار وابوو بۆ یەک مانگ جێبەجێ بکرێت بەڵام ئەوە زیاتر لە 10 مانگە تقریبا ئەوە جێبەجێ دەکات کە هەر مانگەی بە بڕی لە تا 20 موچەی موچەخۆرانی بڕێەوە جگە لە موچەی پلە باڵاکان کە بەڕێژەی لە 150 بڕاوە بۆیە پێم وایە ئەو کاتە پاسانەوە جای ئێستاەوەی کە 200 ملیار دینار کە بە وەکو منحە دراوە بە حکوومەتی هەرێمی کوردستان کە مەفروزە لە ڕاستیدا تاکە سێکتەرێک کە تێیدا خەرج بکات بریتی بێت لە موچەی موچەخۆران چووکە 2000 لەم هەرێمەی ئێمەدا 1,250,000 موچەخۆر هەیە هەمووی چاوەڕێی ئەوەیە کە موچەکەی بچێتە باخەڵی و باخەڵی هاوڵاتیان بە بڵێنگەرم بێتەوە پاشانش کڕن و فرۆشتن و بازار گەرم و گۆڕی زیاتر تێ بکەوێت باشە بەس دەبێت چی بکرێ بۆەوەی کە بەڕێز وتت پێشتر ئەوان پاساوی ئەویان هەبوو کە نرخی نەوت دابەزی و کاتە 42 دۆلار بوو کە دایانهێنا ئێستا 75 وتیان کۆرۆنا ئێستا کاریگەریەکانی کەم بۆتەوە جوڵی بازرگانی زیاد بووە ئێستاش کە 200 ملیارەکە گەیشت و پێشدایان وت لابردنی موچە پەیوەستە بە گەشتنی پارەکەی بەغداد بێدوای دەبێت چ فشارێک بکرێت لە سەراسی پەرلەمانە شەقام لە پەرلەمانی کوردستانە عێراقە بۆی کە ئەو لێبڕینە زۆرم لێ لا ببرێت بەڵێ گومان لەوە دانیەوەکو باسم کرد کە بڕی لێبڕێنی موچە قەناعەتێکە لەلایەن ئەم حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بە قەناعەت کاری لەسەر دەکا کە بڕی موچە بڕی داهاتی تاکە کەسی نزم کاتەوە و لە موچەی موچەخۆرانیشەوە دەستی پێکردو ئەگەرنا هیچ پاساوێک نەماوە بۆ مانەوەی لێبڕێنی موچە وە سەبارەت بە ڕۆڵی پەرلەمانیش لە مەسەلەی دیاریکردنی بڕی لێبڕێنی موچە لە ڕاستیدا ئێمە هەمومان حەز دەکەین کە پەرلەمان بە شێوەیەکی گشتی دەسەمۆی دەستی حکوومەتە ناتوانێت خاوەنی ئیرادەیەک نییە بتوانێت قەرارێک دەربکات کە لە بەرژەوەندی هاوڵاتیاندا بێت هەتا ئەو کاتێک کە پرس بە حکوومەت نەکا یاخود پرۆژەکەی لەلایەن حکوومەتەوە ئاڕاستە نەکرێت ئەگەرنا لەم دوو کۆبنەوەکانی ئەم دوایەیەک پەرلەمانی کوردستاندا بڕێکی باش لە پەرلەمانتاران لە کۆبنەوەی یەکەم وەکو سیناریۆ هەندێک لە پەرلەمانتارانی دەسەڵات هاتە قسەیان لەسەر بڕی لێبڕێنی موچە و ئەو جۆرە بابەتانە کرد بەڵام لە کۆبنەوەی دۆم کە کار گەیشتەوەی کە پێویستە قەرارێکی حەسم بدرێ سەیرەکەی پاشەکشەیەکی فعلی دەکەن و تەنها ئەو کەسانەی کەوا دیفاع لە موچەی موچەخۆرانەکان بریتین لە پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن لە پەرلەمانی کوردستاندا بەڵ سوپاس دەکەم دکتۆر دواتەگرێم وڵای بەڕست کاک سەرکەوت سەبارەت بەوەی کە ئەو بڕەپارەی کەوت وەکو سلفەیە ئێستا دیاریش نییە بۆ چەند مانگە و سەبارەت بە بڕگەکانی یاسای بودجە ئەگەر لە مەسلەی داهاتی 250,000 بەرمیل نیوەی داهاتی ناوخۆ قەرزی بانکی بازرگانی عێراق ئەوانە جێبەجێ نەکراون بۆی یاسای بودجە بچێتە بواری جێبەجێکردنەوە بڵێ ئەوەی کە حکوومەتی جاران حکوومەتی عراقی داوای باوڵێن بڕێک پارەی لە حکوومەتی هەرێمە کرد کە تقریبا هەستی کرد ئەو پارەی وەکو پێویست بڵێ بەدەستی ناگای ینی حکوومەتی هەرێم ئامادە نییە و پارەیە ڕادەستیان نەوتەکە ڕادەستی عراق بکە بۆ قۆناغێکی کاتی بۆ وەزعی ئێستای حکوومەتی کازمی لە بەردەمیایەتی بڕیاریاندا لە بری ئەوە داوای داتاکان بکەن دانی کەم ژماری دروستی داهات و فەرمانبەران و با بڵێن هەناردەی نەوت لە بەردەستیان نابێت حکوومەتی هەرێم ئامادە نییە داتاکەش بنێرێ
يعني تاوكو ئێستا ئامادەنە بۆ من لە 2 هەفتە لەمەوە پێش لە لیژنەکەی ئێمە لە بەغداد عوسمان غانمی وەزیری ناوخۆ بەشدار بوو پرسیاری دایرە فدراڵەکان لێ کرد کە ئێمە بڕگەیەکمان چەسپاندووە لە ناو بودجەیە کە هەرچەندە پارتی دموکراتی کوردستان لە ئاخر لەحزەیە هەوڵی ئێوەدا پەرجا ئیمزای کۆکردو ئەو بڕگەیە لابە بەڵام ئێمە لە وەکو هاوپەیمانی هیوا ڕێگریمان لێکرد نەمان هێڵان ناو پەرلەمانە ئەوەی بۆ بچێتە سەر بە یاسا لای بات گواستنەوەی فەرمانگە فیدراڵەکان عوسمان غانمی و مدیری دایرەی مالیەش لەوێ بوو کە وەکیل وەزیرە وتی ئێمە زیاد لە چەند جارێک داوامان لە وەزیری ناوخۆی هەرێمی کوردستان کردووە لە حکوومەتی هەرێم کردووە کە داتای فەرمانگە فیدراڵەکانمان بگا بەدەست کێشەی میلاکەکەشیان حەل ئەەکەین ئەمان ئەڵێن عەلە ئەساس کێشەی میلاکەوە لە بەغدا بەسێ نازانم بە 1500 فەرمانبەر نووسراون و لێرە نزیکەی 5,000 ئەوە وتەن کێشەی میلاکەشی حەلەکەین یعنی لەبەرەوەی هەرێمی کوردستان چەند ساڵەکەت داعیناتی بۆ نەکراوە بەڵام بە مەرجێ بگەڕێنەوە بەغداد داهاتەکەشی بگەڕێتەوە بەغداد داهاتی ئەو فەرمانگە فیدراڵیانە بەڵام تاوەکو ئێستا حکوومەتی هەرێم جواب نایەتەوە ڕێگە نادا ئەو کاتە بارگرانیش لەسەر هەرێم بارگرانی لەسەر هەرێم نەدەما ئەوان ئامادە بوون موچەکە بە تەواوەتی بدەن و بخوێنە سەر بەغداش جگە لەو بودجێ ئێستش ئامادەیە ئێستش حکوومەتی عراقی ئامادەی هەموو ئەو مەلەفە وەربگرێتەوە بە تایبەتی فەرمانگەی فیدراڵەکان هەرێم نایکە مادام بندیواری زۆر تاقی کردووە بندیواری زۆر تاعین کردووە بە بۆنەی لە بەناوی فەرمانگە فیدراڵەکانەوە ناوی وەهمی زۆرتیایە ناوی حیزبی زۆرتیایە ئەنجە پلە بەرزکردنەوە لای خۆیانە بە شێوازی حیزبی و سیاسی بەکارهێن بۆ منە فەرمانگە فیدراڵەکانی سلێمانی ماوەی 6 مانگێک پلە بەرزکردنەوەیان دواخراوانەی هەولێر و دۆ کراوە یعنی ئەمە هەمووی بەکارهێنانی کاتی سیاسی کاتێک کە چۆ لای عراق تەنانەت گواستنەوەی لە دایرەیەک بۆ دایرێکی تر بە موافقەی وەزیری ناوخۆی عراقەکرێ کە ئەوە بۆ ئەمان قورسە ئەوانەزان ئێستا ئەوی سنوور پاسەوانی سنوور و گومرگ ئێستا بەرز حکوومەتی عراقی وەکو پێویست ئەو ئیجراعاتانیان بەرامبەریان بۆ ناکرێت کاتێکیش دەستی وەردان کرابوو لە هەندێک لە فەرمانگە فیدراڵەکان ئەوانەی کەس ئێستا ڕاستەخۆ سەر بە عراقن لەگەڵ دکتۆر غالب بەیەکەوە داوای لێخۆینەوەمان لە وەزارەتی ناوخۆ کرد و بەشێک لەو گەندەڵیانی کە کرابوو ڕاگیران لە ئەو فەرمانگانە بەڵام ئەم فەرمانگانەی تریان ئەو بەشانی تر کە ماون پاسپۆرت و نشینگەوانە نەگەڕاندۆ سەر عراق تەمان لە قازانجی فەرمانگەکانە لە قازانجی هەوڵاتیانە لە قازانجی هەرێمی کوردستانە ئەو فەرمانگانە ڕاستەخۆ بگەڕن سەر عراق بۆەوەی هەم میلاکی ساڵانە چکم عراق هەموو ساڵ بەشێک جگەل لەم چەند ساڵەکە کێشەی بودجە هەیە ژمارەیە کەس تاعین نەکات هەندێک خانەنشینە بێ هەندێکی تازە تاعین نەکات مرکزی لە ڕێگەی عراق و تاعینەکە و ئەشگەڕێتەوە بۆ پارێزگاکە ئەو پارێزگای سلێمانی نەک بەم شێوازەی ئێستا ئەمان لە با بڵێن سلکە حیزبیەکان و یان خەنە ناو ئەو فەرمانگانە و بە شێوەی بندیوار یان هێڵنەوە ئەمە بە ئەم مەبەست یعنی پارتی وەکێتی بە مەبەست وەکو بارمتەگرتن دەستیان بەسەر ئەم فەرمانگانە گرتووە ئەم فەرمانگانە ئەگینا نە کێشەی موچیان نەبێت نە کێشەی میلاکیان نەبێت هیچ کێشەی داهاتیشیان نابێت تەنها کێشەکە بریتە لە پارتی وەکێتی کە ڕێگە نایەن ظاهیرەن یەکێتی تۆتی ئێمە ئامادەین بەڵام مەلەفەکە بەدەست سەرۆکی حکوومەت و وەزیری ناوخۆی هەرێمی هیچ پەیوەندی بە هەڵبژاردنەوە هەیە نامەوەستمەوەیە کە زۆرجار تۆمەتبار دەکرێت هەندێک لەو فەرمانگانە کە بۆ کاتی هەڵبژاردن بەکاربهێنرێن ئەوانە عەدەدیان کەمە دروستکردنی جنسیە بۆ هاوڵاتیانی دەرەوەی هەیە بەڵێ ئەوە بۆ خۆی بەشێکی تر ئەویان فەرمانگەکان ئەو کە مدیری عامەکە هەبوو لە هەولێر ینی کانگای تەزویر و ساختەکاری بوو لەوێ ئەوە ژێکی تر لەو سزانەی کە لەسەریان بووە لابرا ئەو مدیری عامە لابرا لە ڕاستیە کە دوایەوە شەکوایەکی زۆری لێکرا و ئێمەش مانانی شەکوامان تیا کرد ئەوە لابرا لەبەرەوە بوو بە شوێنێک بۆ پێدانی ناسنامی ساختە بۆ پێدانی ڕەگەزنامەی ساختە بە هەندێک هاوڵاتی غیرە عراقی بۆ بەکارهێنانە لە هەڵبژاردنە تەمان ئەمە واکە قودرەت و هێز و با بڵێن سومعەی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان لە لای بەغدا زۆر لاباسرەکە لە پێناو دەستکەوتی شخصی حیزبی کاتیە کە لە لەحەزەی خۆیان بە یاسا و بە دەستور ئەتوان هەموو ئەو بڕێرانە هەمووی هەڵوەشێنەوە بەڵام کاتێکە حکوومەتی عراقی بزانێت ئەتوانێت جێبەجێ بکە باشە سەبارەت بە ناردنی لیستی موچە بۆ بەغدا بە پێی یاسا دەبێت تاسی حوزەیران گەشتپایە گەشتووە ئێستا مانگی حوزەیرانمان تێپەڕاند لیستی موچیان نرد بۆ بەغدا لیستی موچ هەرێم بۆ بەغدا هیچ داتایەکی بۆ بەغدا نەناردووە هیچ داتایەکی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئێستا لە بەغدایان نییە بە دایرە فدراڵەکانیشەوە و ئامادە نین هیچ داتایەک بۆ بەغدا بنێرن ئامادە نین بەڵێن داتای خاڵە سنووریەکانیش بۆ بەغدا بنێرن کاک حەکیم ئێمە لە داهاتی خاڵە سنووریەکان و پێی یاسای ئیداری مالیە لە عێراقا ئەتوانین 150 ئەو داهاتی لە خاڵە سنووریەکانە ڕاستەوخۆ بگەڕێتەوە پارێزگا بۆ پرۆژە و بەرهێنان سەرفی بکەین یعنی تقریبا نزیکەی سلێمانی ئەو پارەی کە ئێستا ماوەیەکە هەڵایە دروست بوو لە سلێمانی و نازانم 30 میلیارد نەهاتوو بۆتە بە گاڵتەجار لە بینی ینی حکوومەتی هەرێمە ینی وەکو گاڵتەکردن بە شعوری فەرمانبەران و خەڵک و سلێمانی کەوێکێتی و گۆڕان بەشێکن لەو گاڵتەجاری مەسوولەیە کە بە سلێمانی بووە بە کارتێکی فشار ئەو داهاتە لە ڕاستیە نایە بگەڕێتەوە بۆ موچە
ئەو داهاتە ئەبێ نیوەی بگەڕێتەوە بۆ حکوومەتی فیدراڵی ئەویشەی گەڕێنەوە بۆ موچە نیوەکەی تری ڕاستەوخۆ بۆ داهاتی باڵێن بودجەی پەرەپێدان و ئیسیسماری پارێزگای سلێمانی بەکاربێنرێ ئێستا هیچی ناگرێتەوە پارێزگای سلێمانی پەرەپێدان ئەو داهاتی لەبەردەست پارێزگای سلێمانیا ماگانە 100 میلیۆن دینارە 100 میلیۆن دینار یانی دوکانێکی مارکێتێک 100 میلیۆن دیناری لەبەردەستە مارکێتێکی بچکۆلە لە گەڕەکەکانە لەبەرەوە ئەوە زەلیلکردنە پلانی زەلیلکردن و زیاتر لاوازکردنی پارێزگای سلێمانیا کە بەشێکە لە پلانەکانی کابینەینەوە بە بەراورد بە کابینەکەی پێشخۆیەکی ترە لەدەست بەڵام خۆ خەڵکی ڕەنگە بڵەوەیشێتی تێدا گۆڕانی تێ خۆر پارتی خۆی بەتەنێ لەم کابینەدانی ئەم پارتی گۆڕان ویکێتی بەرپرسیاری یەکە من لەو گاڵتەجاڕی و لەو سوکایەتی مەسروور بەرە بە سلێمانیەکە بە خەڵکی سلێمانی و بە داهاتی سلێمانی و بە سومعی سلێمانیەکە بەرپرسیاری یەکە من لەو گاڵتەجاڕیە بەڵام ئەوەی کە ئیشەکەیەکە و پلانەکە پێی هەڵەسێ مسروور بارزانیە ئەوەی کە قبولەکە یەکێتی گۆڕان سپاس دەکەم کاوی تۆ ڕزگار سەبارەت بەوەی کە پێشتر بەرپرسانی ئەم کابینە دەیانگوت حکومڕانی هەر موچە دابشکردنیە پێ دوایە ئەم کابینەیە بە تایبەتی لە مەسلەی موچە ڕوبەڕووی شکستێکی گەورە بۆ تۆەوەی کە لێبڕینی داهێنا کە لەو کاتەوە کە بەڕێزوتر دەمانگە نزیکە 1 تریلیۆن 935 ملیار دینار بڕاوە حەوت موچە لە ساڵی ڕابردوو نەدرا کە بڕەکەی زیاتر لە 6 تریلیۆنە لە بواری موچە تا و ڕوبەڕووی شکست بۆتەوە گومان لەوە دانەیە کە گەرمە بێت و هەڵسەنگاندنێک بۆ ئەم کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین لە زۆر سێکتەری جیاوازی تردا بەڕاستی دووچاری شکست بووە و نەیتوانیوە سەرکەوتن بەدەست بێنێت لە دۆسەی موچەدا ئەو چەمکی لێبڕینە ئەگەر بەراوردکەین لەگەڵ کابینەکانی پێشووتری حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر چەمکی پاشەکەوت ماناوە دوولێکی لێ بکەوێتەوە کە ئەمە ئومێدێک بۆ موچەخۆر دروستکە لە داهاتوودا لە کاتی بوونی داهات بڕێ موچەی پاشەکەوت بکراوی بۆ بگەڕێتەوە بە چەمکی لێبڕێن هەم هیچ ئەو ماناوەدولەشی تێدا نییە بەڕاستی و موچەخۆر بێ ئومێد بۆ لەوەی کەەوە ئەو بڕی لە 121ی کە لی دەبردرێت جارێکتر دەستی ناکەوێتەوە و هەمیشە ترسی ئەوەشی هەیەکەوە موچەکەی بڕی لێبڕینەکەی زیادکە و کاتی پێدانی موچەش هەموو مانگەکان مانگ بۆ مانگ کاتی پێدانی موچە زیاد دەبێت لە برەوەی کە لە 30 ڕۆژدا کەەوە ئەتوا بوو لە 30 ڕۆژدا موچە بدرێ ئێستا لە ماوەی 40 ڕۆژدا موچە دەدرێت و بە لێبڕینی لە 121 شەوە بە بەرزبوونەوەی بەهای دۆلاری بە ڕێژەی لە 120 زیاتر ئەمە وای کردو بەڕاستی بڕی داهاتی تاکە کەسی لە ئاستی هاوڵاتیان بەگشتی بە تایبەت موچەخۆران زۆر کەم کردوتەوە بۆیە دەتوانین بڵێن ئەم حکوومەتە دروشمی پێدانی موچەی لە کاتی خۆیدا بەرز کردەوە بەڵام بەڕاستی سەرکەوتو نەبوو نەکە لە بواری موچە لە بوارەکانی تریشدا نەیتوانیەوە حکوومەتێکی سەرکەوتو بێت دوای تێپەڕبوونی 2 ساڵ لە تەمەنی حکوومەت و تێپەڕینی 8 مانگیش بەر لە تەشکیلکردنی حکوومەت کاتێکە خولی پێنجەوەی پەرلەمانی کوردستان هەڵبژێردرا و کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانیان تەشکیل کرد باشە بەزەوەی کە ئێستا ڕوودەدا بە تایبەتیەوەی کە خۆت وتت سەرڕاوی کرد لێبڕینیاندایەنە بەڵێ هێندا بوو کەسی ڕۆژ جارێک موچە دابشکەن بەزێمە دەبینی کە موچەی مانگی 6 لە 25 مانگۆ دەستی پێکردووە لە 13 مانگ کۆتایی پێدێت 18 ڕۆژ دەخانێەوە باز دەست بە سەراگرتنی داهاتی ناوخۆ لەلایەن پارتی ویکێتی دەکرێت ئەمە حاڵەتێکی مەترسیدارە پێشتر بەم شێوەیە ڕوویداوە ئەو هەر دەست بە سەراگرتنی داهات کە نەیدەنەوە بە موچە جگەلەوەی کە داهاتەکانی تریشیان بۆ خۆیان بردەبێت ئێمە بە تەکید ئەگەر سەیری مامەڵەی پێکەنەرەکانی حکوومەت بکەین بە تایبەتش پارتی وێچێتی چونکە لایەنی سێم لە ڕاستیدا بەشدارە لە حکوومەت وەڵام بەشداریە لە دەسەڵات بەشداریە لە حکومڕانی بەشدارە تەنها لە پێکاتی کابینەی حکومی ئەگەرنا لە ڕاستیدا ئەو شێوازە مامەڵەکردنەی کە لەگەڵ داهاتەکاندا دەکرێت کە لە سنووری سلێمانی یەکێتی بە ڕێژەی لە 143 داهاتەکانی خاڵە سنووریەکان و داهاتە ناوخۆیەکان تەسیم کا بۆی کەەوە بڕی موچەی پێدابین کات و پارتیش لە 157 ئەوە بەڕاستی مەهزەلێکی ئیداری نەبێت هیچ شتێکی تر نایخوێنێتەوە ئەمە ناکرێت لە وڵاتێکی موسەساتیدا حیزب زۆنێک بە خۆی جیاکاتەوە لە ناو زۆنەکەشدا بگر و ببڕ و بکوژ بۆ خۆی بێت و بە داهاتی حکومە لە ژێر دەسەڵاتی حیزب دابێتەوە لە هەمان کاتیشدا ئەو کۆمپانیانێکەوە لە ژێر سایە و سێبەری حیزبدا تەشکیل بوون ئەمە هەر لەو باردانە لە بواری خاڵە سنووریەکان و داهاتی خاڵە سنووریەکان وەکو کاکسەکەوتش ئاماژەی پێکرد سێدەکەی ڕێژەیەکی زۆر لە داهاتی خاڵە
سنووریەکان بەڕێژەی لە 1970 دەچێتە باخەڵی کۆمپانیاکان کە زۆربەی ئەو کۆمپانیانە هەندێکیان وەهمین هەندێک زۆربەی هەر زۆریشان حیزبین و لەژێر سایبەری حیزبدا دروست بوون و داهاتەکەشی بۆ حیزب بۆ کەسایەتەکانی ناو حیزب بنەماڵەکانی ناو حیزب دەگەڕێتەوە لە 1920 بۆ حکومەت دەگەڕێتەوە لەبەرەوە دەستگرتن بەسەر داهاتە نانەوتیەکان و داهاتە ناوخۆیەکانی ناو هەردوو سنووری دەسەڵات بەڕاستیەوەش سیمایەکە کە پێشتر بوونی نەبووە هەر لە حکومەتی هەرێمی کوردستان زای لە حکومەتە پێشکەوتەکانی دنیادا باشە بە کورتێگە وڵامی و پرسیارەشماندەی تۆ دواتری ژەگرانی و لای بەرزەوەی کە بەرپرسانی حکومەت لە ئاسی باڵا لە ساڵیادی 2 ساڵ تێپەڕوومە سەرکابینین و دەیانگوت بداهاتەکانیان ڕێک خستۆتەوە ئەمە دەبێت لە بریەوە دەستخۆشیان لێ بکرێ پێ دوای لەسەر شانی دەستخۆشیە لە بواری موچە لێ بڕین یا خوشیانی دادگایی و سزادان لە مامەڵەکردن لەگەڵ موچە لەگەڵ داهاتەکان دەستخۆشیکردن لە چی دەستخۆشیکردن لەوەی کەوا بڕی داهاتی خەڵکیان داهاتی تاکەسیان دابەزاندەوە بۆ نزمترین ئاستی حکومڕانی کوردی ئەگەر بە حکومڕانیش ناوزەندی بکرێ و دەستخۆشی لەسەرەوەی کەوا ئەو کۆمپانیا و ینی ئەو تەشکیلاتانی کە دروستیان کردووە لە خاڵە سنووریەکان و لە ناوخۆدا دەستگرتن بەسەر کۆی بڕی داهاتەکانی وڵات و دەستگرتن بەسەر بێرێنەوتەکان و ناشەفافبوونی داهاتی نەوتی کۆی داهاتە نەوتی و نانەوتیەکان لەم هەرێمەدا ناشەفافە دەستخۆشی لەوە بکرێتەوە ژیانی هاوڵاتیانیان بە شێوەیەک تەنگ و ناڕەحەت کردووە کە کۆچی بە لە شاوی گەنجان ئێستا بۆتە دیاردا لە حاڵەت تێپەڕیوە بە هەزارەها گەنج سەری خۆ هەڵدەگرێت و ئەم وڵاتە جێ دێڵێ دەستخۆشیکردن لەوەی کەوا ژیانی خەڵکیان بە شێوەیەک سەخت کردووە کە هەر کەسێک دووچاری هەر جۆرێک لە گیر و گرفتی تەندروستی بێ نەتوانێت سارەتین پێویستەکانی تەندروستی بەدەست بێنێ دەستخۆشیکردن لە چی ینی بەڵکو بگرە ئێمە بەڕاستی پێویستە هاوڵاتیان دادگایشی عادیلانە بۆ دادگاییکردنی حکومڕانانی ئەو وڵاتە تشکیل بکە ئەگەر بێت و پێشی دەشکیل نەکرا و کاتە سندوقەکانی دەنگدانی داهاتوو بەڕاستی پێویستە شوێنی دادگاییکردنی حکومڕانانی ئەو وڵاتە بێت سوپاس دەکەم کاکتۆر کاکسەرکەوت سەبارەت بە لێبڕینی موچە پێدا دەبێت چ فشارێک بکرێت لە ئاسی ناوخۆ لێرە لە بەغدادیش ئێوەیستان کردووە کە کۆتایی پێبێنرێ چکە لێبرینەکە جگە لەسەر موچەوەڕ کاریگەری لەسەر بازار هەبووە شتومە گران بووە نرخی دۆلەکە برۆز بۆتوە بای پارەکەش دابەزیوە کاک حەکیم دکتۆر زانا پێم وابێ لە سەرەتا بەرنامەکە باسی کرد فعلەن لە بەرنامەتیشە باسمان کردووە کە ئەم کابینەیە مەسەلەی لێبڕینی موچە ناوی ناوە لێبڕینی موچە ئەگینان نیازی دەستکاریکردنی نییە وەکو خۆی نیازی نییە و ئەمە ئێوە تەسبیت کا پێی وایە موچە زۆرە موچەی فەرمانبەران زۆر یعنی خۆی مەسرور لە چەندین جارە دانی پیاناوە پێشتر باوکی کە سەرۆکی هەرێم بوو باز لەوە کە ئەڵێ موچەی ئێمە لە تورکیا زیاترە لە فەرمانبەری هەرێم لەی تورکیا لەی ئێران لەی سووریا زیاترە لە کاتێکا کە خەدەماتی عام گشتی لە ڕێگەوبان لە تەندروستی لە کارەبا ئەو تێچوانە نە لە ئێران هەیە لە تورکیا هەیە لە غاز لەو پێداویستیاتانە لێرە بە چەندین قات هەیە هێشتا وەکو پێویستیش خەدەماتەکە دابەش ناکرێت داهاتی ئەم وڵاتی ئێمە خەڵک فەرمانبەران و بە خەڵکی ئاساییەوە بە نزیکەی 120 بۆ 30 بەس بۆ سەرفکردنی کارەبا ڕوە کارەبای بەردەوامیشی نییە ئێستا ئاویش هاتووەتە سەر بۆ ئاوە ڕوە ئێستا بەنزیم دیسانەوە گران بووە یعنی کە خۆمان لە ناوخۆی خۆمانە بەرهەمیێنی بەڵێ دوقاتی عراق بێتەوە یعنی لە هەموو بوارەکانە کاک حەکیم هەتاوەکو داهات زیاد بێ ئاستی تاڵانکاری زیاترە بێ یعنی ئەم کابینەیە فعلا ناتوانانی وەسفێکی تاوی بکەی بە ناوی بنەی کابینەی حکمی چەتەکانە یعنی لە وێنەی نییە کابینەی نوۆیە لە چەتەگەریە بەژمارە بەبەی خۆی هەتاوەکو داهاتی نەوت و نرخی نەوت لە بازارە بەرز بێتەوە دزیکردن لە تاڵانکاری و دزیکردن لە خاڵە سنووریەکانە زیاتر بێت داهاتی ئەوان کەمتر بێتەوە هەتاوەکو داهاتی نەوت با بڵێن بەرز بێتەوە پشکی کۆمپانیاکان لە داهاتی نەوت زیاتر ئەبێ بنزین بەرزتر ئەکەنەوە غاز بەرزتر ئەکەنەوە نرخی ئەوە چەند ڕۆژێکی تر ئەزبێ غاز دەست پێەکە نرخی کارەبایان فرۆشتۆ بە چەند کۆمپانیاکی خۆیان بەرزتر ئەکەنەوە بۆیە ئەمە پەیوەندی نییە بە نرخی کارەباوە ئەمانە بە نیازی تاڵانکردنی هەرێمی کوردستان یعنی وا حکومەکەن لە نرخی بنزینەکە وتیان کە نرخی بنزین گران بووە دۆلار گران بووە بۆ یاخود غازی شلیش کاتی خۆی کە 1000 دیناری چۆ سەر غازی شلی ماڵە هەروتیان پەیوەندی بە دۆلارەوەیە نرخی شتومە گێستە لە بازارە گران بووە کاکە پەیوەندی بە یەکشتۆ هەیە کاک حەکیم پەیوەندی بە تەسلیمکردنی
ئەو خەدەماتە گشتیانە هەیە کە لە عێراق هەیە بە کۆمپانیەکانیشی خۆیانە بە هەموو کۆمپانیاکی نیان بە کۆمپانیەکانی خۆیانە من ئەگەر دەرفەت هەبێ حەزەکەم چەند خاڵێک لەو دەستکەوتەکان و ئەو خاڵانەی کە حکوومەتەکەی با بڵێن کابینەی نۆ باسیەکە ئەگە دەرفەت هەبێ حەزەکەم باسی کەم ئەو ڕیکۆردانەی کە شکاندویانە یعنی تەمان من پێشتر لەم بەرنامەی بەڕێستا لە شوێنی تریش زۆر ڕەخرم لە کابینەکەی نێچیروان بەرزانی گرتووە ئەومان توانین بە کابینەیەکی زۆر گەندەڵ ناوی بێنین بەڵام ئەم کابینەی مەسرور بەرزانی بەڕاستی کابینەیەکی تاڵانکاریە سەیری کە لە ڕووی موچەوە زۆر لە نێچیروان خراپتر بوو لە بری پاشەکەوت کردی بە لێبڕین حەوت موچەی خواردووە حەوت لەوەتی هاتۆ سەر حکوم حەوت موچەی بە کاملی خواردووە جگە لەوەی لە 121 لەوی توش بڕیوە یعنی حەوت موچەی بە کاملی خواردووە حکوومەتێک بە تەواوەتی هاتوتە ناو کەرتی تەندروستیش ئەو قەیرانەی ماوەی پێشووی خەنەخۆشخانەی هیواتان بینی کەرتی تەندروستی بە تەواوەتی تەسلیمی کەرتی تایبەت کردووە و کەرتی تایبەت حکوومەتی قوتیاوە مەرزەکان هەر نەزیفی گەندەلێ کاک حەکیم لە سەردەمی نێچیروانە کێشەکە چی بوو لەسەر مەرزەکانە کۆمپانیای خۆیان فەحسی با بڵێن کواڵیتی کۆنتڕۆلیانە کرد پاریان ئەسەن لە گەراجانە لە هەندێ با بڵێن گەڵا بە شتکە هاتە ئەمدیەوە ئێستا زانی چۆن ئێستا مؤسساتی تایبەت لە لای پارتی وەکێتی دروست بووە بۆ قاچاقچێتی و تاڵانکاری لە مەرزەکان هەر مؤسساتی تایبەتە خاستانراوە بۆ ئەوانە یعنی هەر فەرهودێکە لە مەرزەکانە لە وێنەی نەبووە 91 کە حکوومەت نەمابوو لە عێراقا بەم شێوازی ئێستای کابینەی نۆ نییە لە بەرامبەر بەغدا بە تەواوەتی شکستی هەنا نەک هەر فلسێک پارینە گەڕاندەوە جگەلەوەی کە بە قەرز ئایان نەتێ ئێستا بەغدا عەلی عەلاوی ئەگەر حساب و کتابیان لەگەڵاکە داوای پارەشیان لێەکە دوای ئەوە هەژاری زیاتر بووە تەشەنەی سەردووە لە هەرێمی کوردستانە لە سەردەمی ئەم کابینەیە یعنی ژمارەی ئەو گەنجانەی کە کوردستان بەجێ هەڵن یەک جار زیادی کرد لە سەردەمی کابینەی مەسرور بەرزانیە لە سەردەمی مەسرور بەرزانیە قۆڕەقکاری کۆمپانیەکان گەشتە ئاستی پات پارە لێسەردن لە دوکانێکی فەلافلەوەی کەیسە باسیەکان ئەڵەن دووسێ کۆمپانیای گەورە داوایان کردەوە فەلافلێک هەیە لە سلێمانیا بە ناوبانگ پێڵەن فەلافلی بنار داوای کرد بیکردنەوە یعنی قۆڕەقکاری کۆمپانیای زەبەلاحی پارتی وەکێتی بواری دەرمانیان جگە لەوە قۆڕەق کردووە سەیدەلەکانەکردنەوە لەبەرەوە کە چوونەتە ناو کرۆکی یعنی ئەوەی کە ژیانی گوزەرانی خەڵکی ئاساییتیایە هەمویان قۆڕەق کردووە ناوبڕێکمان هەیە دوای باش ئەو خاڵان تاواکەم بەڵێ بینەرانی بەڕست ناوبڕێکی کورت دەکرێن وڵاتەن لەگەڵمان بینەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام کۆمپانیای بەرەوبووی کشتوکاڵی ڕۆژین تاک یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژوو بەتامە چەندی لێ بخۆی لی تێر ناخۆی برنجی ڕۆبهەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت برنجی مەحموود ئایا پێت وایە تەنها مناڵ ڕۆژانە شیرە خواتەوە؟ نەخێر دکتۆر بەسامیش ڕۆژانە شیرە خواتەوە چونکە ئازانێت پێکاتەی شیر چەند بەسوودە بۆ جەستەی کە پڕە لە کانزاکان و ڤیتامینەکان بەڵام هەموو شیرێک نا شیرێک کە سروشتی بێت وەک شیری ئاڵتونسا تۆژی تر پێویستە ڕۆژانە شیر بخۆیتەوە تۆ چێکی لەسەر مەسارەیە؟ گەشتی یەکەم کەوتە خوارەوە بە گرندایزەریش چاک نابێت زۆر ئاسانە من باشترین کەرەسم پێ بۆ چاکردنێ ئەوە تەواو بە گرنتی 100 ساڵی ڕووناکی بڕەوە کاری بێت ڕێک ئەمبەیت بۆ شوێنی ئەم کەرەسانە وەرە لەگەڵم ئەم کەرەسانەی بینی 25 ساڵ زیاترە خەڵک بەکارێنێ ئێمەی بوونەوەری ئاسمانی کەرەسەی وامان نییە ئەری ئەم شوێنە هەموو بێدەویستیەکی باشیان هەیە ئەمەوێ ناوەکەیم پێ بڵێ ئێستا پێتەڵم بە خەدەماتە ئەم ڕاندە ناوی تەلانە 29 ساڵە ڕازگۆیی و کوالیتی باش ئیشی خۆمان ئەوە تەواوە کۆمپانیای تەلان بوو بە هەڵبژاردەی هەمیشەیی بەدڵنیاییەوە ئەمە قسێکی جوانە دەتبیرما کاک تەلان ئێستا لە کۆمپانیای تەلان سەرجەم کەرەستەکانی بیناسازی بە باشترین کواڵەتی و گونجاوترین نرخ بەردەست کۆمپانیای تەلان هەم لە زەوی و هەم لە ئاسمان
پۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک سەرکەوت دەگەر بە کورتی خاڵەکان باڵەکەی بۆ بچین و لای دکتۆرش هەر لە داهێنانەکانی کابینەکەی مسرور بەرزانی کاک حەکیم تەوان ئەمانە لەم داهێنانانەیە کە لە بۆی تاڵانکاریە لە حکوومەتەکانی پێشوان نەبوو مەسەلەن زەوی جاران ئەوە کێشە ئەوە هەبوو کە یان زەوی بەس بە خەڵکی حیزبی ئەدرێ و قۆڕەخکاری کراوە ئەوانە یا زەوێکی ڕوکن لە لای دراوە بە کەسە نزیکەکانی خۆیان ئێستا ئەمە نیە ئەمە هەر بە تاڵانی تاڵان زەوی وزاری گشتی تاڵان کراوە دراوە بە کۆمپانیەکان چ لە سلێمانی چ لە هەولێر چ لە دهۆک کۆمپانیا لە هەولێر لە پێناو دروستکردنی جادەیەکە لە سەدەی تاو کرد سەدەیە بۆ 150-150 بە بەهای ملیۆنان دلار زەویان پێوە بە بەهای ملیۆنان دلار لێرە بە هەمان شێوە پێش ئەوە نەخشەکە ئەدەن بە کۆمپانیەکانی نزیکی خۆیان ئەو خەڵکە فەقیر و هەژارە کە پرۆژێکی استراتیژی بەلای زەویەکانە تێپەڕێت بە پارێکی کەم لیان ئەوەسەرن یان داگیریەکەن یان دەست بە سەراگرتن ئێوە زان لە 91 کاتێککە بەرەی کوردستانی دروستکرا بوو تاڵانکاری و دەست بە سەراگرتنێکی زۆری زەویزاری حکوومەت و هی خەڵکی شەبووانێک ئێستا هەمان وەزع دروست بۆتەوە ئەو تاڵانکاری و داگیرکاری زەویە کەموێ نەبوو ینی لە کابینەکانی پێشووی نێچیروانە نەبوو بەو هەموو گەندەڵی خۆیەوە کابینی مسرور بەرزانی لە سزادانی سلێمانی و شکردنی سەرچاوی دارایی سلێمانیە یعنی بەعز پێی ناگاتەوە بەعز زۆر سزای سلێمانیەوە ئەوە یەکێتیش خۆی داهاتەکەی ناگەڕێنێتەوە بە سلێمانی ساوان دەڵێن داهاتی ناوخۆ بۆرونە سلێمانی پێشتر 161 میلیارد بووە بۆتە 94 میلیارد دینار ئەویان کۆکردنەوەی داهات ئەوان بابەتێکی ترە تۆ شەریک تەیەکێتی ئیجراعاتی یاسایی خۆی نەوی هێزێکمان دروست کرد بۆ سەر سنوورەکان وایان نەوت هێزێکمان دروست کردووە سەر سنوورەکان کۆنتڕۆڵکە ئەو پەیوەندی بە کابینەکەی پەیوەندی بە منۆنی یەکێتی داهات ناگێڕێتەوە یەکێتی شەریک نین لەگەڵ تا لە حکوومەتەکان یەکەی مشکلی بنێ یەکێتی داهات ناگێڕێتەوە ئێستا معقولە کازمی بڵێ وەڵا حەجی شەعبی داهات بە ناگێڕێتەوە لە بەسرە خەڵک یعنی گاڵتەی بۆ قسەی لێ هەر گاڵتەی پێ لێ خەشمەریەکە وازانێت تۆ سەرۆکی حکوومەت نی تۆ چیت تۆ یاسا جێبەجێکە بەگوێت نەکەن ئەوەی بەلای منۆمی تەخسیسکردنە ئەگەر بیرتان بێت نزیکەی ساڵێک لەمەوە پێش مسرور بەرزانی باس لێ شارێکی زۆرە پارەی دابین کردو بۆ با بڵێن 100 مەترێکە پارەی ئەوەندە بڕی ئەوەندە میلیۆن دلار 349 میلیارد بۆ پرۆژەکانە بۆ پرۆژەکانەوە ئەوانەی سلێمانی کاک حەکیم ینی تەشخیص با بڵێن دابینکردن جیاوازە لە سەرفکردن ئەوانەی سلێمانی تەنها خەتاسیان سەرفەکرێ ئەوانەی هەولێر و دهۆک زۆرێکی سەرف کراوە خۆنە زۆر نیوانی هەولێر و دهۆکیش بەڵام سەر ئەو جیاوازیەکە بۆ نمونە نزیکەی 7 میلیارد ماوە بۆ ئەو پرۆژەی کەلار و سلێمانی تەنها 10 میلیارد ئەو لەژێر زەختی گەنجانی کەلارە 10 میلیاری سەرف کراوە یعنی ئەم سزادانە بە بەرنامەیە سزادانە لە سلێمانی لە بواری ئەمنی و دوو خاڵی تر ماوە دواتر ئەگەر دەرفەتە و حەزەکەی کەرەم وڵات کاک دکتۆر بگەڕێمەوە لای بەڕێز سەبارەت بە مەسەلەی شەفافیەت هیچ شەفافیەتێک بەدیهات لەم کابینەیە لە بواری نەوت بێ لە بواری داهاتی خاڵە سنووریەکان بێت هیچ هەنگاوێکراوە لەمڕۆ لە بواری دروستکردنی سندوقی داهاتە نەوتیەکان بێت بەڵێ ببورێەوە لە ڕاستیدا هەز دەکەم سەوت پچرا بەڵامەوەی کە تێگەیشتم باس لە شەفافێتی حکوومەتی هەرێمی کوردستانە پرۆسەی شەفافێت لە کابینەی نوێنمی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاستیدا لەژێر پرسیاردایە ئەوەش قسەی ئێمە نیە قسەی بەشدارەکانیەتی لە حکوومەتدا قسەی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە دەڵێ ئێمە هیچ ئاگاداری دۆسیەی نەوت نین لە ڕێگەی نوێنەرەکانیانەوە قسەی بزوتنەوەی گۆڕانە کە بەشدارە لە حکوومەت و دەڵێ هیچ ئاگاداری دۆسیەی نەوت نین لەبەرەوە دۆسیەی نەوت تەنها لەلای یەک لایەنی سیاسی پێکەنەری سەرەکی حکوومەتی هەرێمی کوردستانە و هیچ کەسی تر ئاگاداری لەناو ئەو لایەنەشدا لە ڕاستیدا لەوانەیە هەر تەنها ژمارەیەکی دیاریکراوە بێ بۆیە بەتەئکید شەفافیت بوونی نییە وجودی نییە لە مەسەلەی دۆسیەی نەوتدا ئەگەر نەبوو لە ڕاستیدا مامەڵەکردن لەگەڵ دۆسیەی نەوت بە ڕێژەی لە 152 بۆ کۆمپانیاکان بڕوە بە نسبە دای بنێ هەتا نرخ بەرز بێتەوە داهاتی کۆمپانیاکان بەرزتر بێتەوە و هەتا یعنی داهاتی حکوومەت کەمتر بێتەوە ڕێژەی لە 142 بۆ حکوومەتە بڕێکی باشی لەو ڕێژەی لە 111 دەچێت بۆ مەسەلەی هەناردەکردن و بۆ کرێی گواستنەوە ئەو شتانەی کە بڕی تێچوونێتی ئەمانە ئەوەی کە لەسەر زمانی خۆیان بیستراوە ئەوەی کە باس کراوە ئەگەرنا ئەو سەرقاتانەی کەوا لە بواری نەوتداکراوە لە ڕاستیدا کەمترین شەفافێتی تێدایە شەفافێتی حکوومەتی هەرێمی کوردستان لەژێر پرسیاردایە لە ڕۆی
بودجەی حکوومەتتی هەرێمی کوردستانەوە کە مەفروض لە مانجی دەی ساڵی ڕابردوودا پرۆژە یاسای بودجەی حکوومەتتی هەرێمی کوردستان بنێردرایە پەرلەمان و لەوێ مصادقەی لەسەر کرابەوە ئەم ساڵ لەسەر ئەو پرۆژە یاسایە کارکرایە بەڵام ئەوە ساڵ نیوەی ڕۆیشت و کۆتایی هات هەتا ئێستا پرۆژە یاسای بودجەی هەرێمی کوردستان نەچۆتە پەرلەمان و پەرلەمان هیچ قسەی لەسەر نەکردووە. ئەمە سەر بارەوەیکەوە داهاتی خاڵە سنووریەکان و داهاتە ناوخۆیەکان ئەوەی کە پێشیش ئاماژەمان پێکرد هەموو یەکێک لەوانە یعنی دەست براوە بۆ سێکتەری زۆر بچووک ینی بۆ ئەو ناوەندانێکەوە پارەی تێدا کۆ دەکرێتەوە لەلایەن حیزبی دەسەڵات و ئەوانەی کەوا لەژێر سایە و سێبەری حیزبی دەسەڵاتدان لێی بەهرەمەند بن و خەڵکی تریش لێی بێبەشە لەبەرەوە بە تاکید دەتوانین بڵێن پرۆسەی شەفافیت لەم حکوومەتتی هەرێمی کوردستاندا بە تەواوی لەژێر پرسیاردایە هیچ کەسێک پێی ئاشنانیە هیچ ناوەندێکی فەرمی نە پەرلەمان لە نەپێکێنەرەکانی حکوومەت ئەو ئەنجومەنی باڵای نەوت و غاز هەتا لە ئەندامانی دەستەی ئەنجومەنی بڵێن ئەو باڵای نەوت و غاز بیسراوەتەوە کە کەم ئاگاداری سەفقاتی نەوت و چۆنیەتی مامەڵەکردنە لەگەڵ داهاتە نەوتیەکاندا لەبەرەوە دەتوانین بەو پەڕی سەراحەتەوە بڵێن و بەو پەڕی زانستی و بێلایەنیش بڵێن کە حکوومەتتی هەرێمی کوردستان لە مەسەلەی شەفافکردنی دۆسیەی نەوت و داهاتە نەوتی و غێرە نەوتیەکان نەیتوانیەوە سەرکەوتوو بێت. باشە ئەی لە بواری پرۆژەکان یاخود بڵێن زۆرجار جگە لە بواری پرۆژەکانیش پێ دوای لەم سەدەمی ئەم کابینێ قێرانی زۆر ڕوویدا قێرانی تەندروستی بێ پەروەردە بێت گرانبوونی نرخی بڵێن بانزین و کارەبا و قێرانی زۆر ڕوویداوە لەم ڕۆوانەوە یاخود ئەوان توانن ئیدارێکی باش بکەن لە سەدەمی کۆرۆناشدا. بەڵێ کۆرۆنا پاساوێک بوو کۆرۆنا دەرد و پەتایەک بوو کۆی جیهانی گرتەوە تەنها هەرێمی کوردستانی نەگرتوتەوە هەرێمی کوردستانی گرتەوە بەڵێ بەڵام بە داهاتێکی باش بە ژێرخانێ ینی ئەمە گەر بێت و ئەم داهاتی ئەم هەرێمە لەژێر دەستێکی ئەمینداوێت لە ڕاستیدا داهاتی ئەم هەرێمی ئێمە لە زۆر وڵاتانی دنیا لە بەشێک باش لە وڵاتانی دەوروبەر و دنیا زیاترە بۆیە پەتای کۆرۆنا ناکرێت بکرێتە پاساوێک بۆ ئەوەی کە حکوومەت نەتوانێت پرۆژە خزمەتگوزاریەکانی بگەێنێتە هاوڵاتیان و دەستشلکە لە پێشکەشکردنی خزمەتگوزاریەکانی لە ئەم پەتای لە بەرەوەی پەتایەکی سەرتاسەری جیهانی هەموو وڵاتانی گرتوتەوە و بڕی تێچوون و بارگرانیەکەیشی بە تاکید لەسەر شانی کۆی هاوڵاتیانی وڵاتانی دنیا بە نسبەی خۆی کاریگەری داناوە بەڵام و بگرە هەتا لە هەندێک وێزگەورانی حاڵەتدا پەتای کۆرۆنا بوو بە وێزگەیەک بۆ کاسبیکردن و پارەکۆکردنەوە لەلایەن کۆمپانیا و لەلایەن ئەو مؤسساتانێکەوە لە دەسەڵاتەوە نزیکن بەڵام لە هەمان کاتژا بارگرانی لەسەر هاوڵاتیان دروستکردەوە چەندین کەس و هاوڵاتیمان بینی کە بەهۆی توشبوونی بۆ پەتا جیهانی بوو پەتای کۆرۆنا سیدەکەی بڕی تێچوونێکی زۆر لەسەر باخەڵی خۆی کەوتەوە لە هەمان کاتژا نەتوانراوە چارەسەر بکرێت. ئەمە سەربارەی ئەوەیەکەوە چەندین قەیرانی تر بۆ دۆخی ژیانی خەڵکیان تەنگ کردووە و داهاتی تاکەسیان کەم کردووە و دابینکردنی پێداویستە سەرەتایەکانیان لەلایەن هاوڵاتیانەوە ئەستەم کردیانی جێگەی شەرم نییە دوای تێپەڕینی 30 ساڵ لە حکومڕانی ئێستا نەتوانی 10 سەعات کارەبای نیشتیمانی دابین کە بۆ هاوڵاتیانە دوای تێپەڕبوونی 30 ساڵ بەسەر حکومڕانیدا کە لە چەندین ساڵ بەر لە ئێستا وعدێوە دراوە کە مەسەلەی کارەبا مەسەلەی ئاو مەسەلەی پێداویستە سەرەتایەکانی ژیان بۆ هاوڵاتیان پێویستە بە ئەو پەڕی شایستەی داوین بکرێن نەکرد ئەوە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە وڵاتێکدا دەژین سەرخان و ژێرخانی پڕیەتی لە نیعمەت و بەرەکەتی ئیلاهی پێویست بوو کە هاوڵاتیانی ئەم هەرێمە لە شایستەترین ژیاندا لە باشترین و خۆشگوزەرانترین ژیاندا ژیانی خۆیان بەسەر بێن بەڵام لەبەرەوەی کەوە ئەم حکوومەتە لەژێر دەسەڵاتی دەستێکی ئەمین و پاکدانیە نەتوانراوە بەڕاستی سەرەترین پێداویستەکانی ژیانیشان بۆ دابین بکرێن ژیانێکی شایستە بە ژیانی تاکە کەسی لەمڕۆ لەو سەردەمەی ئێستادا. باشە کاک تۆر زۆر بە کورتی بەڕست خۆت مامۆستای زانکۆشی
ئەگەر تاقیکردنەوەی حکوومەت هێرم بکەیت لە سەد چەندی پێدەی لەو 2 ساڵە؟ ڕاستی پێویستە هەڵسەنگانەکانمان هەڵسەنگانێکی زانستیانە بێت و پێویستە بە گوێرەی پێدرا و داواکرا و دەرەنجام ئێمە قسە بکەین بەڵام ئەگەر بێت و لە ناوەندێکی زانستی و ئەکادمی هەڵسەنگانن بۆ ئەدای حکوومەت بکرێت بە تاکید حکوومەت ناکاتە حەدی مەطلوب و دەرچوون لە خواروی لە 150 ئەدای خۆی بگرێت زۆر لەوە کەمتریش بەڕاستی دەتوانین بڵێن حکوومەت نەیتوانێت ئەدای مەهامەکانی خۆی بکە بەوەی کە دەگوترێ لە میدیادا ئاماژە پێ دەکرێت و قسەی لەسەرەکە لە ڕاستیدا هەر شتی ئیعلامیە ئێمە دەبێت قسە بکەین لەسەر شتە جەوهەریەکان ئەمن دەبێت بەڕاستی لێردا هەر هەندێک نمونە ئەگەر بە کورتی بچ کاتێمە ماوەی شکست خواردووی ئەم حکوومەتەکە بەڵێ ببوورە بە پرۆژێ شکست خواردووی ئەم حکوومەتە کە لەو سنوور و لەو دەڤەرێک کە ئێمە تێدا دەژین هەتا ئێستا کە بە میراتی لە حکوومەتەکانی تریشەوە ماوەتەوە بەڵام لەم حکوومەتەدا هەتا ئێستا لەو پرۆژانە و لە پرۆژە خزمەتگوزاریەکان دارێک نەخراوەتە سەر بەردێک ئێمە پرۆژەی دووسایتکردنی ناو بازاری ڕانیەمان هەیە پرۆژەی خەسخانە 290 قەرێوەڵەکەی ناو شای ڕانیەمان هەیە پرۆژەی ئاوی دەرمەنمان هەیە پرۆژەی پردیاڵواسراوی قەڵازێمان هەیە پرۆژەی 6 مەتری دەوروبەری شاری قەڵازێمان هەیە چەندین پرۆژەی خزمەتگوزاری دەتوانین بڵێن لە بواری پرۆژەکانیشدا حکوومەت نەیتوانێت بەڕاستی سارەترین هەنگاو بنێت بەوەی خزمەت بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکات لەبەرەوە دەتوانین بڵێن حکوومەت نەیتوانێت بگاتە حەدی مەطلوب و دەرچوون لە هەڵسەنگاندن. سپاس دەکەم کاک سەرکەوت ویستی لەسەر هەڵسەنگان لە بواری ئازادی و لە بواری ئەمنیشە ئیدارێکی باش دراوە؟ نەخێر طبعا جگە لەوانەیە کە دکتۆر باسی کرد لە حکوومەتی هەرێم ئەم یەکێکی تر داهێنانەکانی طبعا بریتیەوە لە خاوەنی مەشینێکی گەورەی پرۆپاگەندەیە یعنی لە ئەوەی کە محەممەد سعید سەحافی یعنی تیان پڕاندووە وتەبێژەکەی و ئەوەی بەرپرسی دیندار جێباری ینی ئەو ناونێەوە خۆ بەرپرسیاتی حکومیە من بۆ هەموو ڕۆژێک ینی ناوبێن من حەزەکەم خەڵک کە بکوڕێک بێن ناوبێن بەرپرسی حکومیە بێت لە بەردەم خەڵکە زۆر ئاساییە هەموو قسێکی پێبوترێ بۆچی بەرپرسیاتی گشتی وەرەگرێ دوای ئەوە لە بواری خزمەت تاکە ناوە خزمەت وبسایتێکیان کردوتە بەس بۆ تاڵانکردنی خەڵک مثلا ئەو عریزە نووسین بە 2,000 بوو کۆمەڵە خەڵکی فەقیر لەسەر ئەوەش یا کریانە 25,000 ئەوش کۆمپانیەکانی پارتیوێکێتی کۆنتترۆلیان کرد هەر ئەو ئیشش کۆمپانیەکانی ئەوان کۆنتترۆلیان کرد و دراوە بە کۆمپانیا لە بواری ئەمنی سنووربەزانانی تورکیا یعنی لە 96 شەوانە بووە ئەو سنووربەزانانی ئێستا تورکیای کات لە 96 شەوانە بووە کە 96 و 97 کاتی شەڕی پەکەکە و پارتی هەبووە ئەوە تورکیا سنووربەزانی زیاتری کردووە شەڕی 8مان نەبوو ئێمە ئەمەی کەیسە دەستپێکە بەرهەمی ڕیتۆریک و گوتاری شکست خواردووی ڕقوکینە دروستکردن لەگەڵ هێز عراقەکانی کابینە خودی مەسعود بەرزانی خۆیەتی بە تایبەتی کە تەحەدای حەشد و تەحەدای هێز عراقەکانەکە کە ئێستا ئیبینێتەوە بێدەسەڵات وەساون لە بەرامبەر دوو درۆنە کە ڕەنگە دوو مناڵ دروستیان کردبێ کە هێرشە کاتە سەر شوێنە استراتیجیەکان لە هەولێرە لە بواری ئازادی ئەم کابینەیە یەکێکە لەو کابینە خراپانەی کە لە بواری ئازادی ڕابردووینە لە دنیاە کە وێنەیە ینی حکوومەتی هەرێم بمێژووی خۆی کە دروست بووە بە هێندەی ئەمە ڕسوان نەکراوە بەس بۆ ئەمە دابەژ وەر دەڤەرەکەوە چکە لە سلێمانیش لێرە کوشتنی خۆپیشان دەرهەبوو کۆتایی ساڵی ڕابردوو کابینە لە بڵێن لە بادینانیش کاک حەکیم کەس ناڵێ ئەوە بۆ لە بەسڕە کوژراوە محافزی بەسڕە بەرپرسیارە ئەڵێ حکوومەتەکەی کازمی بەرپرسیارە کە ئەو کەس خۆپیشاندەرانەی شەهید کراون بۆ نەیداون بە دادگا ئەمە ئەم خۆڵکردە چاوی خەڵکە ئەم لەم دەڤەرە چ لێکۆڵینەوەیەکی کردو مەسعود بەرزانی دەستی پێ کردو لێرە ڕێگری لێ بکرێ بۆ نمونە ینی بۆی بڵێن لانی کەم لێکۆڵینەوەیەکی لەو بابەتە کردووە بۆیە لە ئاستی ئازادی ڕادەربڕین و زیندانی سیاسی لە مێژووی هەرێمی کوردستانە نەبووە کوشتنی سیاسی هەبووە زیندانی سیاسیمان نەبووە ئەم کابینەی و ڕیکۆردەشی تۆمار کرد کە زیندانی سیاسیمان هەیە ئێستا بە دەیان کەس گیراون و ئامادەی دادگایکردنن و نزیکەی 5 ئازادی خوازی تر کە هەرمیان سیاسین و چالاکوانی سیاسی و چالاکوانی مەدەنین زیندانی کراون کە لە مێژووی حکوومەتی هەرێمی کوردستانە زیندانی سیاسی و زیندانکردن و دادگایکردنی ئازادی خواز و خەڵکی ڕۆژنامەنووس بەم ئاستەی ئێستا مەسعود بەرزانی نەبووە بە هیچ شێوێ باشە بەس با پرسیارێکیش لە سەرادای ئێوە بکەین لە بەغدا و پەرلەمانتارانی ئەو پەیمانی هیوە پیستان بۆ خەڵک کردووە کە ئێستا ڕەخنە لە حکوومەت دەگرن هیچ نەکردووە خۆتان ئێستان کردووە خۆتان
ئەو ئەرکەی ئێمە دووسێ ئەرکمان هەبوو ئەرکی چاودێریکردن و بەشێکی تریشی بەدەوە چوونی داواکاری خەڵکو ئەوی بوجێ ئێمە لە بوجا ئەوەی کە لەسەر ئێمە بوو گەیانمان لە ناو بوجا جێگەمان کردەوە شەڕی گەورەشمان بۆ کرد و شاندی حکومەت قوات تاالبانی لە لای حکومانی هیوە وعدیە کە لەگەڵ ئەم یاسایەتێ پەڕێم پرۆژه یاسایەتێ پەڕێ و کەیسە بۆ بە یاسا ئەوان التزامەکەن بە بوجێ عراق و کێشەی موچە چارەسەرە بێ نامێنێ و وعدی ئەوان بووە کە بەس پشتگیریمان کەن لەم پرۆژه یاسایە و ئەو بەشانی ئێمە پێمان باش بووە داخڵمان کردووە لە بودجەکە لە مەسەلەی پرۆژەوە کاک حەکیم لە ڕاستیە لە ڕووی پرۆژەی با بڵێن نەوتەوە مەسەلەی هێنانی نەوتی سپی وەکو ئەو ئەندامانی هاوکەمانی هیوە زیاتر بە ملیۆنان لیتر نەوتی سپی کە بۆ پارێزگای سلێمانی هاو ئیداری گەرمیان و ناوچەکان هاتووە لە ڕێگەی پەرلەمانتەرانی هاوکانی هیوا بووە لە بواری تەندروستیە بۆ یەکەم جار لە پارێزگای سلێمانی کە خدماتی تەندروستی بە تایبەتی بۆ بواتی کۆڕۆنا بە بەلاشە بەبێ بەرامبەر بۆ هەوڵاتیان دابینەکەی لە وەزارەتی تەندروستی عراقەوە بە هاوپەیمانی هیوا و لەگەڵ دکتۆر غالبە بە یەک هێناوانە لەگەڵ چەندین پرۆژەی تر کە حکوومەتی هەرێم بە تایبەتیەوەی لە کاتی کۆڕۆنا بۆ یارمەتیدانی خەڵکی فەقیر کە بە بڕی 10 میلیۆن دلار بووە ڕاستەوخۆ گەشتۆتە دەستی هاوڵاتیان ئەوەی کە ناوی خۆی تۆمار کردووە نەمان هێڵابگاتە دەست حکوومەتە دەست ناپاکەکەی هەرێمی کوردستان بۆ یەکو پارەکانی تر نەخورێ سپاسدانەکەم زۆر سپاس بۆ بەڕێزان سەرکەوت شەمسەدین ناوی پەرلەمانی عێراق لە ستۆری سەرەکی هەروە لە ڕانیەوە دکتۆر زار قادر ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان